کاک دکتۆر شیری قوتو و شیری دایک کاریگەریان لەسەر گەشەی مناڵ چۆنە ینی جیاوازیەکان یعنی هیچ جۆرە مقارنەیە ناکرێت لە نێوان شیری قوت و شیری دایک بەڵێ یعنی ئەو هەموو لێکۆڵینەوە جیهانیەکان و دینیەکان و عیلمیەکان و هەموو جانیبەکان لەسەرەوەن کە شیری دایک منافەسەی شیری قوت نییە شیری دایک بێڕکابەرە بەڵام لەبەر هەر حاڵەتێک کە بتەوێ ینی شیری قوتوبەی بە مناڵەکە دایکەکە نەخۆشە یان ناتوانێت یا شتێک لەوانە ئەوە جیاواز داتوانانی شیری قوتوبەی بە مناڵەکە ئەگینا لە ڕووی گەشەی مێشکەوە لە ڕووی گەشەی جەستەوە لە ڕووی زیادبوونی بەرگریەوە لە هەموو ڕووەکانەوە پێویست ناکە بڕۆینە وردەکاری ئەوە لە هیچ ڕوویەکەوە جیاوازیەکەیان بەراورد ناکرێت شیری قوتوب لە ئەساسا لە شیری مانگا وەرەگیرێ بە شێوەیەکی گشتی بەڵام شیری دایک هی دایکە و لە جەستەی دایکەوە دروستە بێت بۆیە هیچ جۆرە جیاوانی هیچ پێویست ناکە مقارنەی ئەوەکەین بەڕاستی بۆ مناڵ لە کاتێک کە دایکێک شیری خۆی ئاات بە مناڵەکەی ئەڵەن پێویست دەکات ڤیتامین دی لەگەڵا بدرێتە بەڵام لە کاتێکە شیری قوتوی ئەیانە ئەڵەن ڤیتامین دی پێویست ناکات بدرێت بە مناڵ جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئەو قسانەیە یعنی ئەوە لێکۆڵینەوەکان زۆر جیاوازیان سلمانەوە ئێستا زۆرینەی لێکۆڵینەوەکان و لەسەر ئەوەن کە مناڵەکان هەمویان شیری قوتوبێ یان شیری دایک بێ 400 بۆ 500 وحدە یان ئینتەرناشناڵ یۆنت ڤایتامین دی وەرگرن هەنێک لە وڵاتان ئەڵێن پێویست ناکە هەنێک لە وڵاتان ئەڵێن پێویستەکە بە شکڵێکی عام ڤایتامین دی زەرەری نییە بدرێ بە مناڵەکە باشترە لەوەی نەیدرێت هەر هاتیینە سەر باسی ڤیتامینەکان کاک دکتۆر ئەمە شاو بە مشکما بە باسی کەم پێدانی ڕێژەی ڤیتامین کەی لە ڕۆژی لە دایک بوونە ئەمە شتێکی زۆر زارورە وا بزانم ینی من وان بیستۆ و واژ لەناو خەڵکا باوە ئەم ڤیتامین کەیە بۆچی زارورە زۆربەی مناڵەکان کە لە دایکە بن توانم بڵێم ئێستا هەمویان ئللا لە هەنێ شوێن نەبێت کە زۆر دوورە دەستە یان ڤایتامین کەی نییە لە هەموو عالەمە 1 میلیگرام ڤایتامین کەی بە شێوازی سمت ئەدرێت لە مناڵەکان بۆ ڕێگریکردن لە خوێنبەربوونی داهاتووی مناڵەکە